وقتتان وخير. من هني عكسم دانيا قال بيجكي خوما عكس اسكناس وأولين بولة تشابكياغا للايانة باصطلاح بنك شاهنشاهية دولة قاجارية بلوي برومناوة كردنوية أم بابتها تي الروجانة گوزەشتە ئێوە شاهد بوون یەکسری اعترازاتە کوێر لە منتەقەی سیستانە کریا و واکنشهایەکتان ئێوە لە کەسانێک کە لە شەبەکەهای ئیجتیماعی سۆشیال میدیاکانتان مەوجودن چاو پێکەوت. ئینسان هەم تووشە تووڕەیی ئەوێت، هەم ئەحساسە دڵتەنگیەکە و غەریبیەکە لە ناو مردمێکە. حسرەتە خوا نازانێ ئەم بلاهەتە و ئەم حماقەتە ئامدانەس کەسێ وا لە پشتیا، کەسێ هانیان ئەدا، یان نەخێر ئەمانە واقعەن بەنجکریا بوو ئەحمەق و هاڕیاگن. چۆنە لەم سەرزەمینە ئێمە هیچ کەسێک کە بەناوە کورد و قسە ئەکات، بەناوە کەسێکی دەمچەرمگ و قسە ئەکات، قسەیەک ناکا کە ڕەگەی لە واقعیەت، حەقیقەت و پرسیاری تیاوێت. بۆچی ئێمە لەلایەنە عیدەیەک ئینسانە ئەگەر بە پێوانەی ڕەوشەنفکری و عەقڵ و ئستدلال و منتق بپێویت تەکە مشتێ دەهاتیە، بێسەوادە، درۆزنە بۆ گەنا تەرەفین. بزانن ئێمە لە چوارچێوەی مەتنە ئاخێزە کوردەوە هەرە سەر بەخۆ لەوەی کە ئەلامان کرد سەرزەمینە ئێمە بە کۆرپۆریشن گیریاگە و کۆرپۆریشن سیستەمە موئەسسەساتە. مردمە ئێمە بە سێ عامڵە بوروکراسی، بازار و دەوڵەت سێ پەدیدەی ئینتزاعی گیریاگن و ئەم سیستەمە تێک تێک لە ناو دانە دانەیانە کارەکە و خۆدە ئەم مردمەنە کە ئەم جۆرە زندگیە حەقیر و سەخیف و پەست مرتبەتیان بۆ خۆیان هەڵبژاردگە و ئیدامەی ئەدەن، ماندگاریان کردگە و هەتایی خەریکە ئەڕوا. بزانن من لە پەیجە فەیسبووکیەکەمە مشتێ ئێسکەناسە چاپە قاجارم دانیاگە دەریغ لەوەی کە یەک نەفەر نوکتەیەکی دروستی سەبارەت بەم ئێسکەناسانە بەحث کردوێت. دەریغ لەوەی کە بە تاریخ نویس و بە فارق التەحسیلانە تاریخ و بە کەسایەتی سیاسیوە، بە فعالانە حەوزەی سیاسیوە، بە حقوقدان و بە تەمامە ئەوانەی کە ئیدعایان تێ لەم سەرزەمینە بتوانن نوکتەیەکی دروست دەرمۆردە ئەم سەرزەمینە بەحثکەن. بێجگە لە توڕەهاتێک کە یەهودی نووساگێسی وەداگێ بەمانەوە ئەمانە تکراری ئەکەنەوە وەکو تووتی ئێشێ تکراری بکەنەوە وەگە لە کۆمەیان کردگە لە وجود و لە ساحەت و لە دانایی ئێمە ئینسان بەعزێ مەواقع تووڕە ئەوێ لە خۆی تەرەفە مقابڵ تۆی چی دیگە، چی فەرز کردگە، چەنێ تۆی ئەحمەق قەڵەمداد کردگە و چەنێ لەسەر حەماقەت تۆ و لەسەر بەنجکراوی تۆ حەساوی کردگە. بزانن ئەمە هەمان عەکسە کە من دامنیاگن لەگرا ئەگەر دیاروێت و ئێوە تەماشای بکەن و لەسەری پەیجەکەی شاهەس ئومیدوارم کەیفێتەکە باش نییە بۆ خاتری خۆرەکە. لەگرا ئەسکەناسێکی دانریاگە چاپە بانکە شاهنشاهی ئیران فقط در ئەهواز ئەدا میشود بە تاریخە 19 ئەگەر ئەشتبانەکەم ئەگۆستە 1930. تماشای ئەسکەناسەکەن ئەوەڵین ئەسکەناس عەکسە بە ئیصطلاح ناسردین شای وا پێوە. لە پشتۆ بە ئینگلیسی نووساگێسی The Imperial Bank of Persia
The Imperial Bank of Persia بعد لخوار نوساقيسي payable at أحواز only payable at أحواز only يعني فقط لأحوازة أدا خواهد شد يعني الرونق كي فقط ولا شارع أحوازة باشا ئەوەی کە حازە ئەهەمیەتە ئیشی بزانی من چەندین نمونە لە بمەدانیاگە ئەم ئەسکەناسی ئەحوازە بە تاریخە 1930 تا 2021 91 ساڵە پێشە ئێستا ساڵە 1399 لە کۆرپۆریشنە ئێرانیە من های 91 بکەی ئەکاتە 1308 ڕەزاخانە پەهلەوی کەی تاجگوزاری کردگە 1304 یعنی وەختی 4 ساڵ لە حکوومەتە ڕەزاخانە پەهلەوی ئەگوزارێ ئەم ئەسکەناسە کەمافە سابق لە ئەحواز بۆ شارە ئەحواز چاپ کریاگە هەر ئەم ئەسکەناسە 1925 هەست کە چاپ کە ناوی فقط دەرمحەممەرە ئەدامی شەوەت محەممەرە هەمان خوڕەمشەهرە ئەحواز عەبەدان خوڕەمشەهر من کرماشانم دانیاگە مەشهەدم دانیاگە تارانی هەز یەزدی هەز فقط دەر تهران ئەدامی شەوەت فقط دەر مەشهەد ئەدامی شەوەت لەگرا دوو نوکتە مهمە کە من لەبەرەو بێژمی نوکتەی ئەووەڵ ئێمە گوتمان ئێران ناوە کۆرپۆریشنە ناوە دەوڵەت و ناو کشوەر و ناوە سەرزەمین نییە بزانە ئەم بانکە ئینگلیسیە کە من ئێستا تێمە سەری کامە بانکە بەر لەوێ ئێرانی زوهور پەیاکە بەر لەوێ ئێرانی ناو پەیاکە تێت بانکێک دائنێ بە ناوە بانکە شاهنشاهیە ئیران بە فارسی لە پشتۆ بە ئینگلیسی The Imperial Bank of Persia بانکە ئیمپراتوریە پرشیا يعني فارس أما أصلا ترجمة لغة بلغة أويشة نية شاهنشاهي بوغسو إمبريال إيران بوغسو برشيا أم دوغاني بو كردگيسي بو خاطري أويك إيران متولد خواهد شد إيران لدايك أويت بهترين رقي بو خاطري أويك قدرة سياسية لدايك دربيري چونه ئەمە سەکەبی لەسەر مهمترین ئەبزاری کە پوڵێت تەبلیغی بۆ بکەی بە ئینوانە سەنەدە تاریخی بێڵیتیوە و ئەمە سوالە دووەم ئەمەسە ئەمە چۆن دەسەڵاتێکی پادشاهیە ئێرانیە قاجاریە لە ئەوایلە قەرنە بیستە کە بانکێک کە پوڵە ڕەسمیە کشوەر ڕەواج ئەدات یەک ئەسکەناس چاپ ناکا کە ڕەواجی لە تەواو ئەم سەرزەمینە بێ بۆچی ئەسکەناس چاپەکە فقط دەر ئەحواز فقط دەر قەزوین فقط دەر کرمانشاهان ئەدامی شەوەت بۆ مەگەر ئەمە نێ لە ژێرە یەک حکوومەتی یەک دەسە مەگەر ئەمە تحت یەک حاکمیەتە شاهنشاهی و ئیمپراتوری نەبووگە مەگەر ئەم ئیمپراتوریە بە باج و خەراج و ماڵیاتە مردم مەشیان نەچوایەتە ڕێوە مەگەر ئەمانە ئیدعا ناکەن فقط شخص شا ئازادە و ما بەقیە ڕعیەتشان و شا مالکە تەمام ئەم سەرزەمینەسە چۆن ئەم قودرەتە و ئەم قودرەتە بلا منازعە لەم سەرزەمینە وەختی ئەگاتە چاپە ئسکەناس و چاپە پوڵ و چتێ بۆ مراوداتە کالاتەکە یەکتریا و فعالیەتە بازرگانی تەکە یەکتریا ئەم چتە یەک دانە پوڵە واحدی بۆ ڕەواجە لەم مەملەکەتە نییە ئەم ئەسکەناسە دوو کارکردی هەست کارکردە ئەوەڵی سەنەدی تاریخی بەجێ تێڵێت کە چتێ بە ناوە ئێرانیش بووگە چتێ بە ناوی پادشاهی ئێرانیش بووگە ئەمەی کە ڕەواجی نەوگە لە شارەکانی ترا یعنی ئەم شارانەی کە ئێمە وتمان یەهودی ساختە و ئینگلیسی ساختن بنکەهایە ئەوەڵیەیە تەجەموعە دەوڵەتەکانێکن کە دروستیەکەن کۆرپۆریشن هایەکن کە دروستیەکەن
بۆیە لەو جێگانەی کە تەجەموع جەمعیەتی بۆ دروست ئەکەن سیستەم و مؤسسات خۆیان وارد ئەکەن و شەرایط و ڕەوابەتیان بۆ مهیا و ئامادە ئەکەن. ئەگەر غەیر ئەز ئەمەسە ئێوە ئەشێ بگەڕێن و جوابێکی تر بۆ ئەم مەسئلە پیا بکەن کە تینە سەری ئێمە. پس ئێوە شاهدن لەم سەنەدە ئینکارناپەزیرە تاریخی دەورانە متأخرە 90 ساڵە هیچ کەسێک سەبارەت بەم مەوزوعە بچووکترین ئشارە ناکە و نایژی ئەم اتفاقە بۆ واسە و نایژی ئەم تەناقوزاتە بۆ لەگرا مەترەهە ئەو ئیمپریال بانک ئۆف پێرشیاس ئەم بانکە شاهنشاهی ئێرانە وەختی ئێرانێ نەمەوجودیەتی است بە قەوڵ خۆیان هەر ئەم سلسلەیە قاجاڕیە شێناوی مەمالەکێ مەحروسەیە قاجاڕیەوی ئەم ئێرانە کێ دروسیەکە کێ تێرێتی و بۆ ئەوەڵین بار لەکوێ دەرەکەوێ لەسەر ئەسکناسە چاپە بارۆن ژولیەس ڕۆیتر بانکە The Royal Empire of Persia. بابزانن آخرین ورژن Royal Empire of Persia بانک HSBC بانک HSBC بانکەکەی هۆنگ کۆنگ هەمانە ئەم بانکە ئەدغام بووگە سەناوی بعدەن. خب ئێستا بابێن مەقالەیە بخوێنینەوە و من لەسەر مەقالە تەوزیحاتەکە ئەدەم. ئەمانە بۆ قابلە بەڕەسین بۆ خاترەوەی إثبات نظرية إيما در مورد چونيتي ورود بسرزمين إيما قرتنا سرزمين إيما ومأموراني كبسر إيما دانياك بزانا تواوي أواني إمرو بناو كرد قساكن اندام حزبن هنا منطقي كي دياري كرياغن مسألة قومي بازي كرد خرياغا سدسيان تماميا مستقيم وغير مستقيم كارمندان جولكا نوكران جولكا لنابودي ام سرزمين ايما بو كرد بازي ايكن ايوه يكشد لما ناوين بيتدرو يك سؤال جدي لما نايتدرو لقرا من مقاليكتان بو خوينمو بزوان يديش فارسي لفصلنامه تاریخ روابط خارجی سال 13 شماره 49 زمستان 1390 صفحه 137 تا 154 محمد قربانیان زمینها و بسترهای تشکیل بانک شاهنشاهی در ایران چکیده امتیاز تأسیس بانک شاهنشاهی در سال 1306 قمری 1889 میلادی با تلاش‌های امین السلطان و میرزا ملکم خان ارمنی خلق جلفای اصفهانه یهودی ارمنی خلق جلفای اصفهانه میرزا ملکم خان با تلاش‌های امین السلطان و میرزا ملکم خان به بارون ژولیس رویتر واگذار شد. بانک شاهنشاهی به عنوان اولین بانک از خلأ موجود در زمینه بانکداری ایران بهره برد و از سرمایه‌های راکد ایران معلوم سرمایه راکد ایران چیه؟ مشخصی نکه یعنی چی سرمایه های راکد ایران طلا جواهرات پول چی هم سرمایه های راکد ایران نگرا بحثی نکه و سرمایه های راکد ایران وقتی اجی سرمایه راکد یعنی سرمایه که لگردشانیه ناسوریدو یعنی معمولا استی که قابل تغییر یعنی چتی وکو طلا چتی وەکو نقرە وەختی ڕاکتە ئەمەوێت و چێوێت احتکار ئەکرێ وەلێ وەختی تۆ شتێک بەرمەسرفە خۆت ئەزافەس و لە احتکارکردنی دەسەکێشی و ئەیخەیتە ناوە گەردش ئەتوانێ ڕەونەقە اقتصادی بێرێت. سەرمایەی ڕاکد یعنی ئەمەی کە هەرچی مردم پولی دەرهاوردە زەخیرەی کردگە
و ئەم پوڵە نەکەوت کە سەناوە گەردش اقتصادی تا بتوانێت ڕەونەقە اقتصادی بێرێ منزوری ئەمەسە. خب ئێوە هەر ئەم تعریفە بگرن چون من لێو دوایشی بێ مەسەر ئەمەی کە مشخەسی بکەم کارە بانکە شاهنشاهی چییە لەم سەرزەمینە. ئۆکەی بۆ وانەیە کە حداقل لە بانکداری ئەزانن، حداقل لە خاندانە مدیچیە ئیتالیاوە تەعقیبی هەنگرگە تا ئیمڕۆ کە بانکداری چه شکلیە. هەر قبل لە زەمێ ورود بکەم بەمە من بەر لەمە خەریک بووم بە شوێنە بانکە ڕافدینە عێراق گەڕیام بزانم بانکە ڕافدینە عێراق ساحێوەکەی چێ بووگە حەجێکی دەرمەورد نییە. زاهرەن خاندانە چەلەبی ئەحمەد چەلەبی مامۆی ئەحمەد چەلەبی دایەنێ موساس ئیساس نازانم کێس ئەو کاوراوە بوو بە ڕئیسە معتەمەرە عێراقی و خۆی مدەتی بانکدار بوو لە ئوردونا و ئەمانە زەڕەنگەر بووگن لە بەغا و گشتیان جوولەکەن. دار و دەسەی چەلەبی با بمێنێت. السرمایه‌های راکد ایران در جهت منافع خود سود جست. در جهت منافع خود سود جست. بزنه ام جورم متنه ام جورم مقالانه که به اصطلاح دانه ایرانی وطن پرست وطن دوست اینوسه کاملا بر محور استعمار و مستعمره و کلونی بازی خلیق قصاکه که امانه برای منافع خود ای بانک جهانی برای منافع کی دروس بوگه ای بانک تجارت و مؤسسه های بانکی امرو بو منافع کی دروس بوگه مگر بنای منافع خود دروس نوگن مگر اصولا مؤسسه بناوی بانک تو دانی بو سودجویی داینانی دیم قصه بو اکی ولا اصولا برای منافع خود بو یعنی دلیان بو ایمه نسوت یا بین بو ایمه بانک دابنین یعنی چی دلیان بو ایمه نسوت یا بین بو ایمه بانک دابنین بزانا اما خلیک ذهن تو منحرفه که ها اما خلیک بتو ایجی امانه هات کنم سرزمین تالان کن ولی چوار پنج دان الرجل قوريشي تياوغا وكو مقام فراهاني وكو عباس ميرزا وكو چوزانم امير كبير وكو مصدق كمان قالك كانوا قد المقابل استعمار بويسن وطن پرست بوغن اما خود کار انگلیسا كان کار دستگاه كليسة وكنيساس قال كيسي بيجي بابا ما تحت استعمار ايما بوغو يعد انسان قردن كش خاصي شيتيا بوغو لبرامبر ايما ويسياغن لبرامبر ايما ويسياغن ونيقر كبيجي كاقرا ايما دامان ياغا ايما حكومة مانا دان ياغا ايما هاوردك مانا بنيانا كو و سيستما كيما دان ياغا خب تشکیل بانک شاهنشاهی در ایران را باید در اثر دو عامل داخلی و خارجی دانست. توسعه سیاست‌های استعماری بریتانیا از یک سو و تمایل دولت مردان ایران در اخذ تمدن اروپایی به منظور اصلاحات در کشور از سوی دیگر در تشکیل بانک شاهنشاهی در ایران مؤثر بودند. در واقع این دو عامل به عنوان مکمل یکدیگر در تشکیل این بانک در ایران نقش داشتند. در همین راستا مقاله حاضر در صدد است که بررسی هر یک از عوامل بپردازد و علل شکلگیری آن را به بحث و گفتگو بگذارد. روش تحقیق در این پژوهش توصیفی تحلیلی است که با تکیه بر یافته‌های کتابخانه‌ای و اسنادی به دست آورده است. خب من قبل از که اما ادامه بدم بارون جولیوس رویترز جولەکەیەکی ئاڵمانیە کە بەعد بە تابعیەتە بریتانیا دەرتێت لە خاندانە بانکدارەکانە جوولەکەس ئاڵمانیەکان. خب مقدمه به دنبال صنعتی شدن اروپا در قرن 19 کشورهای اروپایی برای فروش محصولات
صنعتیشان در ممالک مختلف دنیا و نیز تهیه مواد اولیه به فعالیت تجاری و بازرگانی در مستعمرات خود و سایر کشورها پرداختند و این اقدام مستلزم تأسیس مراکز بازرگانی و بانک ها در آن مناطق بود. در همین راستا نباید برنامه‌های اصلاحی کشورهای جهان سوم را برای ایجاد مؤسسات تمدنی جدید که تأسیس بانک در زمره آنهاست را نادیده گرفت که ایران یکی از این کشورهاست. اوی که کشوران اروپای مستعمره سازیان کردگە کارە خۆیان بوو و کردگیانە ولی لە بیرتان نەچێ بڕێ وڵاتە خاوەرمیانەی خۆیشان دەوڵەتەکانیان گەرەکیان وگە مؤسسات مدرن بێرن. عدەی بەرین باوەرند که مردم ایران پیش از تأسیس بانک شاهنشاهی انگلیس در ایران سرمایه خود را عمدتاً از روی اطمینان به تجار می سپردند. بزنم آقا خلیک در مورد 1889 قسە ئەکا. 1889 ئەکات چەند ساڵە پێش؟ ئەکات 32 ساڵە پێش 132 ساڵە پێش 132 ساڵە پێش دوربین عکاسی موجودة، وقایع ئەنووسرێت، مردمە جەهان ئێشێ خەبەریان لە یەکتری بوێت. مەسەلەن ئەمانە وەختی گەرەکیانە قسە بکەن ئێشێ عدەی بەرین باوەرند. ئەم عدە کێز بەرین باوەڕن، یعنی عدەیە تریش بەرین باوەڕ نیستند. عدەی بەرین باوەڕن ناتوانێت تەحەکم قسە بکە، ناتوانێت سەنەدی بۆ بێرێتەوە، ناتوانێت شەواهدی بۆ بێرێتەوە. عدەی بەرین باوەڕند کە مردمە ئێران بەر لەوەی کە بانک لە ئێرانە موجود بووێت سەرمایەی خۆیان داگەسە دەسە تجارە معتەبەر، هیچ سەنەدێکی نییە. ئەمما لە چۆنیەتی شەکڵگیریە سەفەویە کشوەرگوشاییەکانی حرەمسەرا نەوع سەکسە ئاغایە خەلیفەیە سەفەویە ئەمانە ئەتلاعاتە وردیان هەست. بەڵام در مورد 130 ساڵە پێش ئەتلاعاتیان نییە دەرزەمینەی اقتصادی، زەمائر ئەنزەمامی، ڕەوابط تجاری، ئەسناد تجاری هەچێکیان نییە. هیچ بەرین باوەڕن وم ڕاهاتی عدەی بەرین باوەڕن. ئەم تڕەهاتە مردمی شەیخوێنێ باوەڕی پێکە عدەی بەرین باوەڕن. خب ئەمە یانێ چی؟ یعنی ئەمەی کە مردم سەرمایەی خۆی داگەسە دەسەکێ تجار. خب ئەمتانە لەبیراوێتە بتدریج در پی توسعه تجارت خارجی طبقه‌ای از تجار ثروتمند ظهور کرد که دولت نیز برای رفع تنگناهای مالی خودگاه از این تجار قرض می گرفت. دولت قرض می گرفت. بابا جان تو لشرح حکومت‌های ایران و شرق ایژی هگلیش و ایجی تو خواتی و ایجی تاریخ نگارتان و ایجی تو لسر محورک بناو استبداد بسی ایجی لاستبداد الشرقية یک نفر آزاده ما بقي رعية، یک نفر حاكمة ومالكية يس ما بقي إجارة نشين وحجكارا ما ونايجي دي سلطان إيران پادشاه إيران خليفة دار الخلافية طهران حاكم ومالك سرزمين إيران تمام أمانيك وأنا ناوي سرزمين إيران رعيتيني نوكريني چون روا قرزك على نوكر خوي چی باعثه بیداتو دی پادشاه مگه تو نایجی پادشاه امیر کبیر کجا وزیر خوی اکشت قائم مقام فراهانیان کشت ما تو نایجی ما استبداد قانون نوگا کارا حکومتی کرگا دی ام تجاره که قرضیان داگو دولت بوشیش قرضی مانه باتو بوچیش قرض بکە لەمانە بۆچی ناڕوا زەبتە ماڵیان بکە هەروە کە حەمالیە کاتوزیان نمونەهای مختلف تێرێت و لە دەورانە سەلاجقە تا دەورەیە قاجاڕیە کە هەر کەسێ پولی بووگە زەبتە ماڵیان کردگە
ئیتر بۆ چێشێ وامی پێ بە ئاوام توڕها تاکرێتە ناو زەهنە ئێوەمانان چون کەسێ لە پێش و ئیدعاکانە تر ئەمانەیان لە زمینەهای تر و لە بیرۆ نەبوو لە بیریان نییە کە مردمە ئێران گشتی ڕعەتە پادشاهە و پادشا مالکە و هیچ کەس حێوە هیچ نییە و هیچ زمینێ بە هیچ کەس تعلقی نییە و هیچ کەسێ پوری نییە لە حەلای پادشاها لە بیریان نییە قسانە قەبلەن کریانە ئیستا لەگرا ئەمانە قەرزیشیانەدا و پادشا شتە خاسێک و در واقع این اقدامات مشابه عمل بانک ها در اروپا بود که در ایران به صورت غیر رسمی انجام می شد. یعنی چی به صورت غیر رسمی انجام می شد؟ رسمیه که چه شکلیه، غیر رسمیه که چه شکلیه؟ و اما که غیر رسمی بو فعالیت بازرگانی و تجاریه که وکو بانک بو ایان که غیر رسمی بو به چی رسمیتی بیا کرد؟ به فرمان شاه بەمەی کە لە ناو ئەم جوغرافیاونە بە ئاعتمادێک کە مردم پێیانە کرد بە سیستەمە بازار بە چی ڕسمیەتی پێیا کرد غیرە ڕسمی بوو ئەم غیرە ڕسمیە لەگرا خاتە ناوی تا لێو دووە ڕسمیەت لە جێگەیەکی ترا معنا پێیا بکە دەگرا غیرە ڕسمی تێخە تا لە جێگەیەکی ترۆ ڕسمیەت معنا پێیا بکات و تجار نیز برای تضمین بازپرداخت قرضه های خود انحصارات را در دست داشتند و تجار نیز برای تضمین قرضه های خود انحصارات را در دست داشتند یعنی مثلا امین الضرب بو خاطری امریکا تجارت توتونی لدساوی پولی قرض دا و ناصرالدین شاه انحصار تجارت توتونی دا امین زردی دروکی وکو سگ دروکی بو تو لگرام قصه اکی بو خاطری وی لیو دوا وقت مسئله انحصارات روسیه و انگلیس تیتبرو معنی پیابکا دی غایب ناصرالدین شاه قاجار سلطان بلا منازع ذل الله اعلی حضرت همایونی تنیا نفر آزاد ام سرزمینه تنها مالک ام سرزمینه چوگا پولی للرعیت خوی سندگه رعیت غلط اکا دواشتی ترکا غلط اکا انحساراتی گرکا ولی ام انحسارات بو اخنناوی بو خاطری وی لیو دوا گرتن امتیاز و انحسارات لدولت ایران معنا پیابکا بزانن اما که دولت انگلیس ایشی امتیازات لإيران بگری هیچ معنای کنی الا اوی که مشروعیت بهبون دولت لإيران بدات اما اینسا توضیحی ادمها پس تو لگرایشی زکاوت بفهمی شایک مالک هرچی کسو هرچی زمین و هرچی اشتلم سرزمینه قرض لکسی ناکد تا لمقابل یا انحصاراتی پیبدات ام انحصارات كالجرات تحت ناو تجار مجهول الهوية در مقابل دولة قاجارية بحثية كان چون قرار ليودوا كار كرد انحصارات التريش بحث كان با ام نقطه اشاره پی بکم لو منطقه موکریانه وکشتی لهر دنفر دانه انسانی عقل تدرو لهر دنفر دانه عقل تدرو با احتمال فري يكسري دسكاري ها لو منطقه موكريانه كرياغا و اوي ام مردم ايما امرو اي كيشي بتوتئي موكريان بسرياتك
مسئله پول و مسکوکات در ایران مشکلاتی به وجود آورده بود و در بازارهای داخلی مبادله کالا به وسیله برات و حواله انجام می شد. غالبا اتفاق می افتاد که کالایی بدون آنکه از انبار خارج شود به مالکیت بازرگانان متعدد در می آید که با افزایش حجم معاملات و رشد سریع تجارت در عصر جدید نیاز به راهکارهای جدیدی در این زمینه بود. صرافی‌های محلی کم و بیش در کار مسکوکات یک شهر دخالت داشتند. کم و بیش. توجه که ام قصه خیلی مهمه. گویا ام جیگانه که پیجن شاری مشت صرافی بوگه که غالبا یهودی بوگن. زرنگر و صراف و من یهودی بوگن. کاریان چوگه یک لکارکانیان اموگسه مسکوکات یعنی سکیان چاپ کردگه. تو وقتی سکه چاپکی یعنی سنگومن و متر روابط اقتصادی مردم و دستو یعنی دولتی یعنی قدرتی گورترین تجارت ولا انحصارات پولیه گورترین تجارت اوسه پس تو آلگرا شاهدی طبق ادعای امانه گویا ام ادعا قبولکی گویا عده صراف لهر منطقه که بو خوی سکه چاپکا لگرا دولتی تر موجود نیه که سکه چاپکا لگرا دولتی موجود نیه که انحصارات چاپ سکه و قدرت مالی لدساوی تا بتواني بر میزان دارایی مملکت اشرافی بید و ام میزان دارایی مملکت نشانه قدرت و رونق اقتصادی و سیاسی ام مملکت ویده پس هر کسی بو خوی سکه چاپکا و اما اویتو قدرت صرافکان و تجار توجه کن ام تیکه لبیرتان نچی ام تیکه خیلی مهمه ام تیکه مهمه پیش از سال 1305 قمری 1888 سال تأسیس بانک جدید شرق در ایران این نقش منحصراً توسط صرافان و تجار بزرگ انجام می شد. نقش که مثلا نقش سکه لیدن توسط صراف و تجار گوره انجام بوده. فلور اما فکتی بو که فلور آوردیم نابسامانی ها و نواقصی که در سیستم پولی ایران و سایر زمینه های تجاری وجود داشت لزوم تأسیس بانک به سبک اروپا را ایجاد میکرد. اما همان ایرانه 2500 سال حکومتی هست 2500 سال دیوان سالاری حکومتی هست 2500 سال پادشاهان گردنکش و امپراتوری های عظیم به رونق عجیب اقتصادی لفرش بهارستان و تا هزار یوز پلنگوان ساسانی و تا ذخائر کلات نادری و جواهرات هندوستان محمود غزنوی و نادرشاه افشار و حکومت گردنکش صفویه وحدیه دارای نواقص و مشکلاتی که لزمینه پول مسکوکات و مسئله اقتصادیه لگرا نیاز پیا اکن به بانک ایتر لو دیوانه برنای به هر حال تا پیش از این صرافی های بزرگ و کوچک مهمترین نهادهای مالی ایران را تشکیل میدادند و به طور غیر رسمی دوباره اوتی غیر رسمی و به طور غیر رسمی لوتی انحصارا لگلا دوباره اوتی غیر رسمی هرچیه که داستانه که ناخونجید چون آلگرا اگر بیجی رسمی او جار سؤال اکریدی باشه بو خود ام صرافیان نونو بانک بو خود امانه پولیشیان بو استعدادشیان بو بنجولکیش بون بو چین هاتن بو اروپا دوره بانکداری بوینن بگرینو و ناو خوین لصرافی و بکنه بانک جواب داتو ایشی امانه غیر رسمی بون
تمام مسکوکات و روابط تجاری و بازرگانی پول لم سرزمینەوە لە دەست ئەمانە، بەڵام ئەمانە غیر ڕسمی. تۆجۆتان کرد. به طور غیررسمی اهمیت قابل توجهی در جریان امور مالی و بانکی در کشور داشتند، اما انحصاری که صرافان در نظام پولی مالی و کلیه فعالیت‌های اقتصادی کشور داشتند لیوتی غیررسمی دوباره هاتوتی انحصاری که بویان انحصاراً منحصراً از آن اوان بو داشتند، اما انحصاری که صرافان در نظام پولی و مالی و کلیه فعالیت‌های اقتصادی کشور داشتند با تشکیل بانک‌های جدید در ایران به خطر افتاد. روش‌های سنتی صرافی تجاری جای خود را به بانکداری جدید داد. بدین ترتیب نظام پولی بانکی و سرمایه موجود در کشور جهت منابع بیگانگان به گردش درآمد. سوال گوره لجریان دوران قاجاریه و امتیازاتی که ادری به کشورهای اروپایی به تایبەتی لسفرهای که ناصرالدین شاه تحت تأثیر صدر اعظم خوی بناو حسین خان میرزا حسین خان سپهسالار به اروپایی که آغای احمد کسروی لکتاو انقلاب مشروطیت خویا ایجی میرزا حسین خان سپهسالار رجل با کفایت با درایت سیاسی ایران که با اولین بار لنهاد دربار وزارت تشکیل اداد و بۆ خاطری ئەوەی کە دەربارە ئێران ئاشنا بێ بە پێشکەوتەکانە دنیای غەرب سێ جار ناصرالدین شاه ئەوات بۆ خارج و چون پوریان نیە ناصرالدین شاه بوات هەر دەفعەتێن و امتیازاتی واگوزار ئەکەن تا پول قەرز بکەن. یەکێک لەو امتیازاتە کە ماجەراکەیتان گشتتان خوێندگەسۆ ماجەرای دانێ امتیاز فروش تماکو لداخل ولا خارج ایران به شخصی که انگلیسی و به انگلیسی کن. که فکر کنم من آقای رویترز بیتو چون آقای رویترز بعدا منشی برم بیرمی که انحصارات فرشتی والدسیا ماهیگیری کشتی رانی فرشتی والدسیا اجد تجار ومردم وأفكار عمومي لدانا أمام امتياز توسط الدربار الشاه ناراضي بون. لذا تحريك ينكرت علماء الشيعة كبين ولا لبرامبر أمام امتياز دانا بويسن میرزای شیرازی فتوای حرامبون توتون و تنباکوی صادر کرد تا جوری کژنکان حرمسرای ناصرالدین شاه قلیانکانیان شکند. اگر ام واقعات دروسه و اگر روحانیت ام قدرتی بوگه و اگر ام اتفاقات موجوده که یعنی حکومت ایرانی بوگوی بریتانیایی که پدر سوخته استعمارگر موجود بوگه که لفساد دربار استفاده کرده، سوال امسه مشت صراف پدر سوخته گردن کش پولدار قدرتمند تجار منحصرا تجارت و پول و چاپ پول والدسیانه بوچی مقاومت ناکن لبرانبر آقای سر بارون جولیوس رویترز چون لبیتوانیان امتیاز تماکو لغو کن 500,000 لیره استرلینگ جریمه بدن ولی لگران هاتن آقایان صراف و تجار پولدار طلادار زردار هم مردم تحریک کن، هم علماء شیعه وادار کن،
هم آقای تێهەڵدریاگە جولیس بارۆن رویترز بەخۆی و بە کارمەندانی و بە شق بکەنە دەرەوە بڕۆن شەرحە تەفاسیل ئەم بانکانە بخوێنن لە شارانە مختلفە ئەوڵەن یەک کارمەندە بوومی ناگرن کارمەندەکان گشتیان لە بریتانیاوەتین دوو کارمەند سێ کارمەندیان بەرداگە سەناوی هەر شارێ چۆن ئەم عولەما ناتوان ئەم مردمە تەحریککەن ئەم توجارە مەحەلیە ناتوان ئەم مردمە تەحریکەن دوو قەمەکەش خەنە گیانیان چوار کارمەندیان بکوژن دوو شعبەیان بسووتێنن بۆم کارە ناکەن چۆن حەج مقاومەتێ ناکە کاوراکە منحەسرەن ئەم کارەوا لە دەستیان ئێوە لەسەر دارگوێزێکی بابەتان 50 نەفەرە کوژن لەسەر چاوی مامرێ 20 نەفەرە کوژن کاورا تاجر و گە و سەراف و گە و انحسارە چاپە پولی لە مەملەکەتە ئێرانان لە دەساوگە چۆن مقاومەت ناکە لە بەرامبەر جوولەکەیەکی ئینگلیسی کافەرە بۆ نایکە کامە قدرت بەری پێگری چۆن لە تەحریمە تەمباکووە فشارە ئەفکارە عمومی و فتوای میزای شیرازی کارەکە لە مابەقی ئومورە ناکە پوڵ و سروەت و تەڵاو مردمە برسی کار ناکە چۆن ئەم مردمە خرافیە معتەقدە مسلمانە تەکە جوولەکە و تەکە بانکە ئینگلیسیا و کافرە ڕەوابەتە پوڵی سوور ڕباەکە کارە بانک مەگەر چییە؟ کارە بانک ئەمەسە سەرمایه‌های مردم جەزب کات و سەرمایه‌های مردم بدا بە کەسانێکی تر کە سەرمایە گوزاری بکەن کە لێیان سوود و ڕبا بسێنێت و ئەوانیش سەرمایەکان بخەنە ناوی سەنعەت و تجارەت کە بتوانێت ڕەونەقی اقتصادی بێنێ مەگەر کارە بانکە منیە خب این مقاله بران است در پی آن است تا نقش دولت انگلستان در روند تشکیل بانک شاهنشاهی و استفاده ابزارگونه آن را مورد ارزیابی قرار دهد. بانکر ابزار استفاده ابزارگونه یعنی چی؟ ام ترهات خاورمیان نووسیگە مشتی متوهمه پەروەردە پەیدا کردگە دەستگاهای جوولەکە یعنی چی ئەبزارگونە بانک ئەبزارە تەمامە مەماساتانە ئەبزارن و کەرەستن ئەبزارگونە نەوەڵا بۆ شەفاعەتە باوکە دروستی کردگە همچنین زمینه‌ها و بسترهای داخلی تشکیل این بانک در ایران را نقد و بررسی نماید. روش انجام تحقیق در این پژوهش روش توصیفی تحلیلی خواهد بود. نگاهی به فضای سیاسی اقتصادی ایران عصر ناصری دوران واگذاری امتیازات بزرگ سیاسی اقتصادی به دول خارجی است. امتیازاتی چون قرارداد رویتر، امتیاز بانک شاهنشاهی انگلیس، امتیاز بانک استقراضی روس و قرارداد رژیم دولت‌ها و اتباع روسیه و انگلیس واگذار شد و ایران به میدان زورآزمایی دو رقیب نیرومند روسیه و انگلیس تبدیل گشت. این روند طی تحولات سیاسی و اقتصادی ایران در دوره مظفرالدین شاه نیز با واگذاری امتیاز نفت درسی ادامه یافت تا آنکه با پیروزی انقلاب مشروط قدرت اختیارات پادشاه در اعطای امتیازات به کشورهای خارجی محدود میشد. با من اما ادامه بده مولیکا او استدلالات لجیگی کاتیرم که خوی بحثی کن. این مقاله ببخشید واگذار میشد. حکومت دو شاه نخستین قاجار یکی از دوره‌های بهبود سریع خرابی‌های قرن گذشته بود. جمعیت و تولید صنایع دستی بعضی از شهرهایی که در دو جنگ ایران و روسیه لطمه فراوانی خورده بودند ترمیم شد و رو به افزایش گذاشت. ویژگی چشمگیر این دوره رشد سریع تجارت بین الملل بود
که معلول دو عامل بود. اول، معاهده های نظیر معاهده عقیم با انگلیس در سال 1218 قمری 1801 و معاهده گلستان و ترکمنچای با روسیه در سال 1243 1227 1828 1813 و معاهده بازرگانی ایران و انگلیس در سال 1256 قمری و 1841 که دروازه‌های اقتصاد کشور را بیش از پیش به روی تجار خارجی گشود. این معاهدات حقوق گمرکی یک نواختی بر واردات و صادرات تعیین می‌کرد و از کاربرد انحصارات یا کالاهای ممنوعه در تجارت خارجی جلوگیری می‌نمود. دوم، وجود امنیت در نواحی مجاور و سرحدی ایران. همچنین در اوایل دوره قاجار توجه بریتانیا به منافع سیاسی در ایران موجب گردید که از نظر منافع بازرگانی نیز به این کشور علاقه نشان داده شود. مالکوم پیش از آن که هندوستان را برای ایفای نخستین مأموریت خود در دربار ایران ترک گوید، موظف بود علاوه بر تلاش برای انعقاد پیمان سیاسی سعی کند تا پیمان بازرگانی نیز منعقد نماید. قراردادهای متعدد ایران و انگلستان باعث شد تا ارتباط ایران با کشورهای جهان از جمله انگلستان و به دنبال آن روسیه افزایش یابد. سرمایه‌داری جهانی به گونه‌ای بود که کشورهایی مثل ایران را به دنبال روی از خود وادار می‌کرد. یعنی امرونیه. در چشمانداز اقتصادی ایران در قرن 19 تحت تأثیر دو رقیب بزرگ روسیه و انگلیس قرار داشت که هر یک برای خنثی کردن برنامه‌های طرف مقابل در ایران کاری نظیر کار رقیب انجام می‌دادند. زمینه‌ها و بسترهای خارجی تشکیل بانک شاهنشاهی ایران اواخر دهه 1296 قمری 1880 که از آن به عنوان عصر امتیازات و عصر پیروزی استعمار در ایران یاد می شود، به گونه‌ای برجسته و در عین حال انسجام یافته تر خود را نمایاند. مهمترین جلوه آن اعطای امتیاز تأسیس بانک شاهنشاهی بود که لرد کرزن آن را مادر امتیازات می نامد. اخذ امتیاز بانک شاهنشاهی به دنبال چند امتیاز مهم تجاری و اقتصادی دیگر صورت گرفت که از مهمترین آنها آزادی کشتیرانی در کارون بود که مبادلات تجاری ایران و انگلیس و روند ورود هرچه بیشتر کالاهای انگلیسی و شرکای آنها را به ایران پیش از پیش تسهیل می نمود. گسترش روابط تجاری پیش شرط اصلی تأسیس بانک شاهنشاهی در ایران بود. به عبارت دیگر انگلستان در صدد بود تا با گسترش هرچه بیشتره روابط تجاری با ایران و سیطره نهایی بر نظام پولی اعتباری کشور نبض سیاسی و اقتصادی ایران را در اختیار گیرد تا بدین وسیله انگلیس بتواند در راستای اهداف استعماری خود در منطقه و ایران گام بردارد و به نیازهای توسعه طلبانش در کشورهای جهان سوم پاسخ دهد. انگلستان طی سالهای نیمه دوم قرن 19 شبکه‌های بانکی خود را در بخش‌های مختلف جهان گسترش داده بود. در واقع تأسیس بانک شاهنشاهی در ایران می‌تواند زنجیره این بانک‌ها را تکمیل نماید و به گسترش نفوذ انگلستان در اقصا نقاط جهان پوشش بیشتری دهد. با اکتساب امتیاز بانک شاهنشاهی در این برهه قریب 20 بانک مختلف تحت پوشش اقتصاد سرمایه‌داری انگلستان در بخش‌های مختلف جهان فعال بودند. خب لگنا یک نکته اشیاء و مد نظرتان بگیرن. بزنم دلیلی امریکا حکومت قاجاریه بوگسو جولانگاه دو استعمارگر روس و انگلیس اما سکه کشور ضعیفه که لشکری نیه
ئەرتەشی نییە تەوانە دفاعی نییە کە بتوانێت هیچێ بێژێت رووسیە تێت بە قەوڵ خۆی لە تێ لە ئێران ئەوات هیچی ناتوانم بکەن لە قەراردادە پاریسا هەرات و ئەفغانستان جگێ ئەەکەن و ئێران ناتوانێت هیچێ بێژێ و ئینگلستان جگێ یەکاتەوە ئینگلستان 1967 ئەگەر اشتبانەکەم بەحرەین جگێ ئەکاتەوە و پادشاه پرتمطراق آریامهر بزرگ ارتشتاران ناتوانێت لە مەقابڵ ئینگلستانە هیچ حەپەیە بکە بەحرەینی لێسێنن لە دەورانە پەهلەوی دووەمە لە دەورانە هەبوون جەنگەندەی ئەفچوارە لە دەورانێکە کە ئیدعاکە ژاندارمە خەلیجە فارسە ئاغایە حەمە ڕزای پەهلەوی بریتانیا بەحرەینی لێجگەیە کاتەوە سوال ئەم کشوەرە کە هیچ تەوانە مقابڵەیەکی نییە دەوڵەتە بریتانیا بۆچی ئێشێ بێ ئیمتیازی لێ بسێنێ دەوڵەتە بریتانیا ئێشێ بێ بۆچی پووربا باج باوە پادشای ئێران ئیمتیازە کەشتی ڕانیە کارون بسێنێت کێ بەری پێئەگری مەسەڵەن بریتانیا کەشتیە جەنگی هەز تۆپی هەز نەیڤی هەز ئەی خاتە ناوە کارون ئەی خاتە ناوە خەلیجە فارس کامە نیروی دەریایی قاجاڕیە توانێت لە مقابڵیا بوێسی قایقە توندڕەوەکانە سپای پاسدارانە با لە دووشکە چی بەرەگری بۆچی دەوڵەتە بریتانیاشی بێ ئیمتیاز بسێنێ رووسیا بۆچی ئێشی بێت بسێنێ رووسیا کە توانی گەسینی وەی ئەم خاکە بووە بۆ نایە تارانیش بووە ئیتر ئیمتیاز بۆ ئەسێنێ بۆ ئەیسێنێ ئەمە ناوێت و سوال بۆیەوە خب جوای ئەم سوالە وەسەکە ئێمە داگمانەسەوە ئوسوولەن رووسیا ئینگلیس کلیسا و کەنیسە نظامە سڵتەی جەهانی لە سەرزەمینە ئێمە کۆرپەریشندا ئەنێت خۆی دای ئەنێت خۆی شکل و قەوارەی ئەمانە دەرتێرێت خۆی ئەوانی لەوێ دانیاگە خۆی ئێژێ من ئیمتیازم ئەگرگەرەکم و ئیستعمارکەم ئەنا کێ بەری پێیەگرت کێ بەر بە ئینگلستان ئەگرێ چه نیرویە بەری پێیەگری کە خۆی لەگرا لە تەعقیبە مەقالەکە ئشارەکە لە هەر کوێکا کە گەرەکیان بوو مخالەفەت بکەن تهدیدە بە ئشغاڵە ئێرانە کردیا تهدیدە بە ئشغاڵە ئێرانە کردیا ئێرانە نەشغاڵە کرد دێک کاورا وەختی ئەتوانێ ئشغاڵێکا بۆ چێشێ باج بە ئامریکا و ئینگلیس چون عێراقیان گرت باجیان نەداوە سەدام حوسێن نەیدن چون ئەفغانستانیان گرت باج نادن ڕۆن ئەیگرن تۆ کامە نیروی دەریایی دەتوانێت بربگرێ بە نەبوونە ئیمتیازە ماهیگیری و نەبوونە ئیمتیازە کەشتی ڕانی کێ بەری پێگری پادشای ئێران چەکارەست ئلاوەی کە خۆیان دروستیان کردگە گەرەکیانی سوورەتە ڕەسمیەکی پێبان ئەم مەقولەیە ئستعمارگەری و شڕەتەکە کۆلۆنیزم و ئەمە گشتی ئەمەش تۆڕەهاتە دروستکریاگە عەسرە جەدیدە وەگەرنە بعد از جەنگە جەهانیە دووەم سیستەمە جەهانی سویچی کرد گۆڕیا بریتانیا جێگەی گۆڕیا بە ئەیاڵەتە متحدەیە ئامریکا نەوع ڕەوابەت وە سوڵتەیە قەدیمی گۆڕیا بۆ سوڵتەی جەدید خۆ هەرچی کشوەرە کە مستەقل بوو گاندی نەبوو بووی گاندی لەکوێ بوو 50-60 کشوەر ئێلام ئستیقلالی کرد خۆ گاندیان نەبوو ڕەوەندە جەهانی تەغییری کرد پەرەدایمە نظامە سوڵتە گۆڕیە سیستەمەکەی گۆڕی یەمەش تۆڕەهات تحتە ناو مبارزات ضد استعماری مبارزات ضد استعماری لە کیۆگە مەرتیکە کۆیکەرەوە ئەمە گشتی فیتە خۆیانە بەزمە خۆیانە تێرنی قرارداد رویترز پیش زمینه‌ای برای تشکیل بانک شاهنشاهی سابقه تأسیس بانک شاهنشاهی در سال 1306 هجری قمری 1889 را بدون شک باید در واگذاری امتیاز به رویتر جستجو کرد. رویتر در جهت پیشبرد اهداف و سیاست‌های توسعه طلبانه انگلستان تسیره. اما
اما او جور ادبیات احمقانه خسیاگ جولک نویسسه و بوگسو مدگش کسی ما تکرار کاتو توسعه طلبانه خوی دی توسعه طلبانه زیتر خو بانک جهانی است چیه در عصر برفاه مردم جهان هاتگه توسعه طلبانه نیه نگره که قدرت خوی توسعه با ایالات متحده امریکا چندین ناوگان دریایی هست نیروی مرنزی هست بو توسعه طلبی خوی داین نیاگه بو کی داین نیاگه از چهره‌های فعال محسوب میشد. امتیاز سال 1289 هجری قمری 1872 به بارون جولیوس رویتر انگلیسی از صرافان یهودی در لندن در زمان ناصرالدین شاه و در عهد صدر اعظمی میرزا حسین خان سپهسالار و با دلالی میرزا ملکم خان نماینده ایران در لندن بدین شرح واگذار شد. انحصار کشیدن راه آهن و تراموا در تمام ایران به علاوه انحصار حفر قنوات در سراسر کشور و مسائل مربوط به آبیاری، ایجاد کارخانجات، امتیاز کشیدن خط تلگراف و ساختن راه در ایران، همچنین طبق ماده 20 این قرارداد 25 ماده‌ای امتیاز دایر کردن بانک دولتی نیز واگذار شده بود. پس از انعقاد این قرارداد ناصرالدین شاه در سال 1873 عازم سفر اول خود به فرنگ شد که به دنبال آن تلاش‌های روسیه در راستای مخالفت با این قرارداد منجر به لغو امتیازنامه از سوی ناصرالدین شاه گردید. سایکس رویتر نسبت به فسخ یک طرفه قرارداد از دولت انگلیس درخواست کمک کرد. دولت انگلستان که از آغاز کار نسبت به امتیازنامه رویتر تردید داشت، تلویحاً با لغو آن موافقت کرد و اقدام رویتر را فریبکارانه و تعهدات او را امری شخصی قلمداد کرد. اما دلیل انگلیس در عدم حمایت از امتیاز رویتر قوت گرفتن این شایعه بود که رویتر به دولت روسیه پیشنهاد کرده است که خود را تحت حمایت او قرار دهد. البته لغو این قرارداد اهرم فشاری علیه روسیه از سوی انگلستان شد، همان گونه که در جریان قرارداد راه آهن فانهاگن روسی در سال 1292 قمری 1875 رخ داد و منجر به لغو این قرارداد شد. در مدت 17 سال رویتر که خود را ذی حق می‌دانست هر چند وقت یک بار توسط سفارت انگلیس به دولت ایران اعتراض می‌کرد و ادعای خسارت خود را ضمن پیشنهادهای مختلف تجدید می‌نمود. رویتر کوشش کرد که امتیاز تأسیس بانک در ایران نیز به او واگذار شود، اما چون این تقاضا مورد پذیرش دولت ایران قرار نگرفت، مشاور علی برای جلوگیری از تشکیل بانک به وسیله شخص دیگری طبق اصل 20 امتیازنامه سال 1289-1872 برای خود حق اولویت نسبت به تشکیل چنین مؤسسه‌ای به دست آورد. اصل مذکور این مسئله را بیان می‌کرد در صورتی که دولت ایران بعد از این مصمم شود که امتیاز بانک یا یک دستگاه اعتباری را از هر قبیل که باشد به کسی بدهد، این امتیاز از امروز به حکم این قرارداد محفوظ، معهود و مخصوص است برای کمپانی که بر جمیع اشخاص و کمپانی‌های دیگر حق و رجحان خواهد داشت. نقش دولت انگلیس در تشکیل بانک شاهنشاهی. سر هنری دورموند وولف که در سال 1305-1888 به عنوان وزیر مختار انگلیس به ایران آمد، توانست با مقامات بلندپایه کشور روابط نزدیک و صمیمانه‌ای برقرار سازد. وی روابط نزدیکی با اعتماد السلطنه داشت و طی گفتگو با او درباره قرارداد منسوخ شده رویتر مقامات بلندپایه ایران را برای احیای این قرارداد تحریک نمود.
انگلستان اهمیت فرامانی به مأموریت دورموند در ایران میداد. وی در سال 1888 به واسطه نفوذ خود توانست امتیاز کشتیرانی در رود کارون را برای کمپانی لینچ انگلستان کسب کند. کاورا نیروی دریایی هست، کاورا قدرت بلا منازع جهانه. ایران کاولستان شایك بغیرتی واتی کاورا بو چیشی بی امتیازی لیبسینی، بویشی لیبسینی. وزیر مختار انگلیس در ایران مصمم بود کاری کند تا دوستش رویتر بتواند لااقل قسمتی از امتیازنامه سال 1872 خود را حفظ کند. مناسب ترین قسمت امتیازنامه ماده 20 آن بود که رویتر را در تأسیس بانک در اولویت قرار داده بود. امین السلطان و قوام الدوله در این باره حاضر به همکاری بودند، اما پاره از مقامات عالی مانند اعتماد السلطنه مخالفت نمودند. سفیر جدید انگلیس که بعدها در زادگاه خود پدر امپریالیسم نام گرفت، کوشید که ایران را به سوی لیبرالیسم اقتصادی بکشاند. یعنی دولت ایران آزادی داد و ستد را به رسمیت بشناسد و در جهت تأمین این آزادی براید. در چنین شرایطی میتوانست سرمایه‌داران اروپایی را به همکاری با دولت مردان ایرانی ترغیب نماید. ولف وزیر مختار انگلیس در تهران امین السلطان را وادار کرد که برای ختم دعوای 17 ساله رویتر امتیاز بانک را از دولت ایران برای وی اخذ نماید. دکتر تولوزان از این معنی بوی برد و به علت دوستی با رویتر ولف را در انجام رساندن این کار تشویق کرد و به رویتر اطلاع داد که جهت اقدام به تهران حرکت نماید و در تهران وسایل سکوت مأمورین روس را خود دکتر تولوزان فراهم خواهد آورد. مالکوم وزیر مختار ایران در لندن نیز به نوبه خود شاه را به انجام این کار تشویق کرد. نفوذ و سیطره انگلیس در حیات سیاسی و اقتصادی ایران دوره قاجار را میتوان به دو دوره متفاوت از هم تقسیم کرد. دوران نفوذ از طریق اشغال و تهدیدهای نظامی و دوره نفوذ مسالمت آمیز. اشغال، تهدید نظامی بعد امتیاز سین. کاورا سرزمینی که اشغال کرد دیگه امتیاز لکیه سینی. خوی گردن کلفت جهان امتیاز لکیه سینی. امریکا گره که حمله بکات عراق اجازه لکیه گرد. لکیه گردی. حمله شی کردو عراقی شی کردو کس مخالفتی کرد. کس تو انی لبرابری بیسی. کس غلطی کی کرد. تو خود ایجی ایرانی اشغال کرد. بیتر بوشیش امتیاز بسینی. یا امریکا خوی چتی بنا و قاجاریه دلوسکا. خوی هر وقتی کشتیرانی اکاو هر وقتی لگرا شهرسازی اکاو هر وقتی مؤسسات ترید لگرا عده کیش کارمن تحتنا و قاجاریه دانید. کامیه. خوتان لگرا ایجن. خوتان ایجن کاورا هر وقتی میلی باید سرزمینی اشغالا کرد. تو چکاری لگرا کنارا و ایتر بوتید کل کروی تیره تو دم تا امتیاز لیه سینید. کاورا زحمتی کشاگو سربازی هاورگو خاکی اشغال کرگو تو حج غلطی ناتوانی بکیو ایتر بو رعایت حاله تو ایجیل جریان 1320 انگلیسی کان آزوقی مردم ایرانیان بربرسیتی ایرانی گر ملیون ها نفر لقحتی مردن کی بری به انگلیس کرد؟ هیچ کس. 1320 کی ایتوانی بر انگلیس بگیری؟ هیچ کس. ام خمزه دان امتیاز یعنی چی؟ امتیاز داد و امتیاز گرفت و امتیاز داد و معاهده نوشت و معاهده گرفت. اما گشتی بازیه دان ریاگه بیتو سند اما باورکنی کشوری بناو ایران موجود بوگه یه پادشاه بناو ایران موجود بوگه اما یسری استعمار گرو گن هات کن هر تنتن لمانه امتیازیان سندگه در صورتی که ما ازانین جهانوا کار ناکا
گەردەنکەشیە و ئەمانە وا کار ناکە. هەروە کە بریتانیا، هەروە کە ئیسپانیا، هەروە کە پورتوقال، هەروە کە هۆلەند، هەروە کە بلژیک چوون و نقاتێک لەم سەرزەمینانەی دنیایانە گرت و هەروە کە ئیمڕۆ ئەو سەرزەمینانەی کە مستعبەری ئەمانە بووگن ئیستە دەوڵەت ملەتن ئەم سەرزەمینی ئێمەیشە هەروای پێکردیا. کۆنگۆ، موزامبیک، کێنیا، گینێ بیساو، الجزائر، مراکش، مصر، لبنان، فلسطین، ئۆردۆن بێ پێ، ئەلکوادۆر، کۆلۆمبیا، یاڵەتە متحدەی ئەمریکا، کانادا، ئەمانە مەگەر ئەمانە دروستیان نەکردن، دەیستە مەگە دەوڵەت ملت نییەن. بعد چۆن قاجاری ئەمانە دروستیان نەکردگە؟ چۆن؟ کاورانە اقتصادی هەز، نە ئەرتشی هەز، نە قودرەتی هەز، نە نفوزی هەز، نە پۆلی هەز، نە سیستەمە اقتصادی هەز، نە سیستەمە سیاسی هەز. چۆن ئەمە حاکم بووگە ئەم سەرزەمینە معنای بووگە و حکوومەت کریاگە و سیستمی بەسەر و سوار بووگە و زندگی بەردەوام بووگە، چۆن چ شکلی بووگەمە؟ ئەم متونێشی بخوێنریت و تا کاورا وەختیم توڕەهاتە ئەخوێنێ نام توڕەهاتە غەرق نەوێت لەخۆی سوال کات لە بیریاوێ قەبلن کاورا چی وتکە لەگرایەژێ کاورا هەر وەختی مەیلی بۆ ئەشغاڵیە کرد لەو لاوێژێ امتیازی ئەسەند. عەجەب دێ من کاورایە هەست تێ هەڵدریاگە هەر وەختی مەیلیم بووە توانم دەستکێشمە سەری هەرچی شتیە پوڵیە ماڵیە ژنیە ئیتر امتیازی بۆ لێ ئەسێنم. پیداست که در هر دوره این کشور به نفوذ خود در ایران ادامه میداد و با توجه به شرایط زمانی تنها روش و شیوه کار آنها متفاوت بود. انگلیسی‌ها هرگاه منافع سیاسی و اقتصادی خود را در ایران در خطر می‌دیدند به تهدید و اشغال نظامی روی می‌آوردند. هر وقت منافع خود را در خطر می‌دیدند به تهدید و اشغال نظامی روی می‌آوردند. دیت من وقتی توانم جگه اشغال کم میتر بو پولاده کل هزینه اکم و ارتش جیبجی اکم و دیمنم کارانه بو سود بازرگانی اکم دیمن ارتشم جیبجی کردو نیروم هاوردو فیشکم تقاندو سرزمین اکم گرتو ایتر بوچی باج ادم و حاکمکی بویده همانطور که در قضیه هرات مشاهده شد که منجر به انعقاد قرارداد پاریس بین ایران و انگلستان گردید. این سیاست با آغاز عصر امتیازات در اواسط دوره قاجار دستخوش تغییراتی شد. بزنه یه دوره یه قرارداد که بدروس کن تحت نام قرارداد پاریس بعد اجن محمود افغان که هات شاه سلطان حسین صفوی خست خارجی بو ای دی خطوی جی ام افغانستان به معاهده پاریس جگی بوگه سو جزء خاک لا ينفك ایران بوگه محمود افغان کاوره ایرانی بوگه میلیوگه وکو کریم خان زند میلیوگه وکو حسن خان ترک قاجار میلیوگه وکو هر کسی کیتر میلیوگه هات که تپیداگه بسرم سرزمین چیلادی کیس نادر ترک افشار خاصه که سنی شو ای بو محمود افغان دری قصه کره کوک دری مشکلی هست ولا بیرتان نیه مانه چون قصه اکن چطور راحتی کریا بسنا و زهندان با یک حدود تقریبی میتوان نقطه آغاز نفوذ و سیطره به شیوه نوین را از زمان واگذاری امتیاز رویتر در سال 1872 دانست. اجرای این سیاست از سوی انگلستان در ایران به شیوه‌های مختلف انجام می‌شد. یکی از این روش‌ها اخذ امتیازات متعدد از سوی انگلیس در ایران بود. از میان امتیازاتی که در این دوره به اتباع انگلیس واگذار شد، نقش بانک شاهنشاهی در روند نفوذ سیاسی و اقتصادی انگلستان در ایران و جهتگیری‌های این بانک قابل تأمل است. انگلستان صاحب سرزمین است. انگلستان خوی خلکی تی کوچ داگه. جنوب ایران پر لرشپیس، پر لشکل هندی پاکستانی. جنوب ایران
نه بنادر رونقدار تجاری بووگە نە بەنادر ماهیگیری بووگە حەچی نەبووگە ئەمانە هاتگنە ئەوێ ئەوەڵین چای نەفتە خاوەرمیانە ئەوەڵین چای نەفتە خاوەرمیانە ئەمانە کەشفیەکەن لە دەهەیە ئاخرە قەرنە 19 بۆچی ئێشی ئەمتیاز بن وە قاجاڕیە کالایەکە خۆیان دۆزی گیان و خۆیان ئەستەخراجی ئەەکەن بە مەسرەف خۆیان ئەگا ئەوان نەیسێنن کەس نایسێنی بۆچی ئێشی ئەمتیاز بن نفوذ بیشتر ئینگلستان سەرزەمینی فەتح کردگە تو ئەژیار وەختی نیروی نظامی بە هاوردای هاتە ناوی نفوذ بیشتر ئینگلستان ئەمانە تۆڕەهاتی یەهود ساختەی دەوڵەت ملت ئێرانیە ها دلایل رویترز برای اخذ امتیاز بانک در ایران در جریان تشکیل بانک شاهنشاهی توسط رویتر و حمایت‌های انگلستان با این سوال مواجه می‌شویم که چرا رویتر دولت انگلستان از بین موارد گوناگون امتیاز لغو شده 1872 ماده 20 این قرار داد، یعنی تأسیس بانک را در درجه اول اهمیت قرار دادن. برای پاسخ به این پرسش به موارد ذیل اشاره می شود. بابزانن لجریان واگذار کردن ام امتیازات رائحانه وقتی گروپیک لمهندسین تینه اوی بررسی اکن که کشان خط آهن لإيران بصرفه اقتصادی نیه. اما ابراهامیان لکتاو ایران بین دو انقلابی بحثیه که فاکتکانی تیریتو هم لامریکایی کان هم لانگلیسی کان تیریتیوه بو توضیح ادا کلگراف فاصله بتایبتی لمرکز ایران فاصله آواگی کان لیکتر فرفرس وکالای کلم آواگیانه تولید اکری کالای مازاد نیه تا ام کالای مازاده لطریق خط آهنو بتوانید حمل و نقل بکرید و خط آهن بتوانید سوددهی بدات سود نادات. اصولا مردمان هر منطقه نیازهای خویان تأمین کرد فقط بوی سندنی یک سری کالای لوکس وکو تماکو ادویه و قنو شکر هاتن ناوی او جیگانه که پیانوتن شهر. اما هست ابراهامیان نوساگیسی امتیاز داد و امتیاز لغو کرد و امتیاز داد و امتیاز لغو کرد. تخصص رویتر در سال 1231 در شهر کسل آلمان غربی در یک خانواده یهودی به دنیا آمد. او در سال 1829 به شهر گوتینگن نزد یکی از خویشان که در آنجا بانکدار بود رفت. در سال 1833 در بانک عموی خود مشغول به کار شد و سرانجام در سال 1844 با دختر یکی از بانکداران برلین ازدواج کرد. بنابراین رویتر با دنیای بانک و بانکداری غریبه نبود و طی این سالها تجربیاتی در این زمینه کسب کرده بود. نفوذ در رجال بلندپایه کشور. بانک شاهنشاهی قادر بود با حمایت‌های مالی از افراد مختلف به اهداف سیاسی و اقتصادی خود و دولت انگلیس جامعه عمل بپوشاند. در سال 1909 بانک شاهنشاهی با اجازه دولت انگلستان به اعضای کمیته ملی وکلای تهران مبلغ 100,000 تومان مساعده می‌دهد که نشان دهنده نفوذ بانک شاهنشاهی در بین نمایندگان مجلس بود. در ادامه این سیاست مخارج دربار و درباریان نیز از سوی این بانک به دربار پرداخت می‌شد. حواله حقوق باقرخان سالار ملی توسط بانک شاهنشاهی پرداخت می‌شد. ستارخان باقرخان
سالار ملی از بابت حقوق مقرری به رسم علی الحساب از قرار قبض کارمندی حساب جاری محذوب خواهد شد. و همچنین در سال 1338 خانم فخرالدوله باغ الهیه در زرگنده به مبلغ 500,000 تومان برای وثیقه نزد بانک شاهنشاهی قرار داد. احتمالاً یکی از دلایل موافقت انگلستان با تشکیل بانک شاهنشاهی این بود که دولت انگلیس از آن به عنوان یک کنسولخانه در سراسر کشور استفاده نماید. هرچند گاهی میان وزارت خارجه انگلستان و بانک شاهنشاهی اختلافاتی حاصل میشد، از جمله اینکه دولت بریتانیا در نظر داشت تا رئیس بانک شاهنشاهی همدان را به عنوان قائم مقام کنسول انگلیس از طرف وزارت امور خارجه انگلیس قرار دهد که مورد پذیرش رئیس بانک شاهنشاهی قرار نگرفت. در رأس ادارات بانک شاهنشاهی در ایران در مدت 60 ساله امتیاز که تا 12 بهمن 1327 ژانویه 1949 ادامه داشت، غالباً زبده ترین افراد که به تحقیق در زمینه‌های مختلف سیاسی، فرهنگی، اجتماعی، تاریخی، جغرافیایی و مسائل اقتصادی، صنعتی و کشاورزی ایران علاقه داشتن قرار می گرفتند. به عنوان مثال هیاسنت لی رابینو که به خاطر نوشتن کتاب‌ها درباره گیلان، مطبوعات و سکه‌های ایران مشهور شده، نخست کارمند بانک شاهنشاهی کرمانشاه بود و بعدها به نایب کنسولی انگلیس در رشت رسید. دلیل حمایت دولت انگلیس از بانک شاهنشاهی نگاهی سیاسی به یک مؤسسه اقتصادی بود که می توانست به ابزار نفوذ سیاسی بریتانیا تبدیل گردد، چنانکه مقامات بلندپایه بانک شاهنشاهی در تعامل با مأموران عالی رتبه دولت انگلیس تنها به کارهایی می پرداختند که به مصلحت امپراتوری بریتانیا بود. همچنین اعضای هیئت مدیره بانک شاهنشاهی وابسته به دستگاه دولت انگلیس بودند. خب تو یه بانک لی سرزمینی دانی و پشتوانی پول چاپ کردگه ام بانکه ایشی ذخایر طلا و جواهرات ام سرزمینه ویته. بانک شاهنشاهی چه میزان پول چه میزان طلا و جواهراتی لدولت ایران گرتگه تا لازای اونه ارزش طلا و جواهرات دولت ایران پول چاپ که پول ملی ایران 1 تومانی برابر به 5 پوند استرلینگ بریتانیا بید. چون ام اعتبار سنجیه نکرده مؤسسه بو لخوی و تیت لخوی و لناو سرزمینی که با پول خوی پول چاپ اکا با پشتوانه خوی پول چاپ اکا تا مردمانک بم پول دستمزد بگرن و بازرگانی بکن. بویش امکارم که چه سودی که واتیا کام مردم اروا پول اخات حساو بانکی که ام بیت ام بانک ام پول بصورت وام بدا و قرض و کسانی کیتر تا لسودی که حاصلی اوید چرخ بانکی بچرخید رونق اقتصادیش بیده. چه نفر وامیان گرتگه کارخانه و تجارت خانهان پیدانیاگه و ام وامیان داگزو بزنه حج کم حج هاوردن مؤسسه بانکی ان سرزمین ایما کسی اکتیریتی که خوی صاحب سرزمین ایما زانید، یعنی حاکم اوه ارباب اوه سوا قال کسی حکومت و سیستم لگرا دابنید و او حکومت و سیستم هرچی کار اکا گیرفانه امروا و او کیس نظام سلطس دستگاه کلیسا و کنیسس ام ترهاتی و ایوه شنفتن و ادامه داره که من حوصله خویندریم نیه و عکسهایک لاسکناسهای چاپ شده به ایوه نشان ادا حاکمیت قاجاریه حاکمیتی کی نوپا قوام نگرتک به دستالات بوگه که ظهوریان لناوی اسکناسهای چاپ شده بانک شاهنشاهیه و تثبیت دستالاتیان بم سند اقتصادیه سه نه چیتر.
وأم سرزمينة نك تحت نفوذ شاهان مختلف، أويش فارس، أويش إيراني، أويش ترك نبوغا، بلك سرزمينة إنسان هاي كردي أم سرزمينة بوغا كبسورة كوچريتي زندگيان كردگا، ولا كناركان أمان وحتى كناركان مديترانة كوچيان ديا كردگا. كبريطانيا بعدن تيت ودسقاه كليسا وكنيسا بعدن تيت وشكل قواريم سرزمينة أقور يواش يواش تابع إمروغيكا يك نفر لأي ومانان كبخوتان إيجن كرد، يك نفر بأستاد دانشگاتانو، باقتصاد دانتانو، بتاريخ دانتانو، بمبارزة سياسي تانو، بشهروند عادي تانو نتانتواني لدام الترهات يهود ساخت بين درو، نتانتواني لسنة هاي آشكار برچاوتان بزانه كاوراي جولكه بطور مطلق لسر حماقت و جهالت ايما حسابي كردگا، بحيج حساب مانكا، مسخره مانكا. يعني انسان حالي خراو اوي. لم ميزان حقارت، لم ميزان تحقير بودگیه، لم ميزان نادروسیه که تحت ناو قومی اتنیکی به ایمه کردیان کرد و کسانی که عاملان ام قومی اتنیکی بازیه بون. مگر قاسم لوی گور بگور دکترای اقتصاد نبو، ام قسانه واقعی قاسم لو نیکرد من کردم. يعني چون بانك بريطانيائي پول چاپكا فقط در احواز ادامي شود، فقط در مشهد ادامي شود، اما چه قدرته سراسرية که، اما چه حكومتي که سرحداتش امن بود ولی پولك لك ماشان اروات دروي تر كار ناكا، اما يتر چه مسخره بازيه که ام بانك بودا انريد لسر زمینێکی وەرشکستا. يعني ئێوە وەختی ئەم چوو ناخوێنەوە حاڵتان خراوەوێ، بچن خاطرات السفر ئاغای ناسردین شاه بخوێنەوە بە خارج. 2000 لاپەڕە سەفەرنامەی نووساکە ئاغای ناسردین شاه. يجي چیزی آوردن شکل کدو میدهد، پوستی زرد دارد، وقتی زرد میشود یعنی رسیده است، طعمی مطبوع دارد، طعم خربوزه میدهد، به او بنانا میگویند، ظاهرا در فارسی و هندی به او موز میگویند. مرتی که طول عمرتا بنانا نخوارگه، نه دیگه، چون در هندی و فارسی به او موز میگویند. یک روزنامه خارجی چاپ اروپا یک خبری نیه دال بر ورود پادشاه ایران به دربار و به مملکت امانه، چه اتریشوی، چه آلمانوی، چه فرانسوی، چه انگلیسوی. چون مطبوعات او دوره خبر سفر ناصرالدین شاه چاپ ناکن ولی سر جان ملکم ای ملکم خان وزیر مختار ایران روزنامه چاپ اکا لندن بو ایران 1850 لندن چاپ یکا بیت ایران بو کی؟ اولا مردم سوادیان نیوی خوینو دومن بە چی تێریتی؟ بە هەواپەیمای لوفتانزا سوح چاپ بوێ ئێوارە لە دەکەی ڕۆژنامە فرۆشیەکانە تاراناوێ 1840 ڕۆژنامە بۆ کێ چاپەکەی؟ چۆن پەخشەوێت و بە سەراسەرە کشوەر کێ ئەی خوێنێت و ئەخبارە کەی چاپەکەی؟ یەومیە تحلیل سیاسی چاپەکەی باسی چیەکەی؟
ولی یەک ڕۆژنامەی خارجی سەفەرە ناسردین شا پادشاه ئەعلا حەزرەت زل سوڵتان پرشیا ئەیشنت ئیران چاپ ناکە نیسی. منم دیبیتمە لە ڕاستای ئەوە کرد وەختی ئێمە وتمان ئەمانە کۆرپۆریشنە ئێران کۆرپۆریشنە تۆ کۆرپۆریشن بوونە ئێران لەسەر ئسکناسەکە ئەوێنیت یەک چت مەوجودیت بە ئێرانەدا پوڵ و پوڵک ئەوەڵ دەفع قبل زەوی ناوی بڕاتە ناوی ئەسنادی بینوملەلی لە پوڵێکا کە چاپی ئەەکە ناوەکەی هەست ناوی قەرارە بنرێت ئێران ئەم کۆرپۆریشنە لە پشتی شۆنووساگێسی The Imperial Bank of Persia لە بەرەوەی فارسەکەیشە بۆ جێبەجێکە پەرشیا. ئەمەی کە ئەمانە لە شارەکانە ئەحواز و محەممەڕە و عەبەدان و مەشهەد و تارانە و هەمەدانە و کرماشانە پولیان چاپکردگە دەلیەوە گەسە ئەمانە واحەهای ئەوەڵیەی شارنشینیە کۆرپۆریشنی ئێرانن. کەسێ نەیزانیگە ئێرانی هەست نییە مەوجودە مەوجود ئێران چییە وەچی و ئەی خوێن چۆن ئەخورێ کەسێ نەیزانیگە بەرە چۆن ئەم گشتە توڕەهاتەوە لە زەهنەیەوە ئێستا بە ئاموزش و پەروەرش بە تەلەڤیزیۆن چووگیتە دانشگا چووگیتە مەدرسە بابا کارمەندە بابا معەلمە بابا حقوق خوەرە بەمەم توڕەهاتە توتی تکراریەکەیت و پێوەی بچووکترین سوال نەخۆت بکەیت. ئەسکەناسم دانیاگە چاپ 1930 بکاتە 1308 هەفتە هجریە شەمسی 4 ساڵ دوای سەلتەنەتە ڕەزاخان هەنووز بانکە شاهەنشایی ئەسکەناس چاپەکە بە عەکسش ناسدنی شاوە. تەوەجۆکە خیلی مهمەمانە بزانی تا بفهمی چیت لێ قۆمیاگە. ئاغای ژولیوس بارۆن ڕۆیتەر نەبز اقتصادی سەرزەمینە ئێمە یەک نەفەر ئەگرێتە دەسەوە کلیسا و کەنیسە نەیانتوانیگە کشوەر بۆ ئێمە دابنین مەرتیکەی جاهلە ئەحمەق ئەمەسە ئێوە ناتوانن حەلی کەنەمانە ناڕواتە ناوی زێهندان سەختە تۆ کناراوەکەی باوکتە پێ ئێدارە ناکری لە مستەراوەکەی باوکە ئەولاتر جێگە نازانی عەقڵ نایکیش ئەم دنیا ناوێنی قفڵ بووگی لە مستەراوەکەی باوکتا گیرە کردگە ناتوانانی فکەیت و دانەیە جوولەکەی ئاڵمانی بەناوە ڕۆیتەر یەک نەفەر تەواوە قدرەتە اقتصادیە سەرزەمینی تۆ ئەگرێتە دەسی یەک نەفەر. ئیستا نەزامە سوڵتە و کلیسا و کنیسە ناتوانێ خەڵکی بۆت کۆچاندوێ لە جنوب و تێخستوێ دەوڵەتە بۆ دروستکە ناتوانێ 5,000 کتێوە دەستنویسە چاپ شدەیە بەمبەئی و مسرە بۆ بێرێ ناتوانێ وەلی یە نەفەر ئەتوانێ سەرزەمینی بخوا. تۆش بڕۆوە حیزەی کوردبازی زمانی من هۆڤیەتا منە تۆ هەر هۆڤیەتە هەست کاول تۆ هەر عەقڵە هەست پەز و مەڕووماڵات تۆ هەر شعورە تۆ هەرەزانی دوژمن کێز حەیوانات زمانیە من هۆڤیەتا منە دەی تۆ بەشەری تا هۆڤیەتیشە بوێت. مەودایان داگە مشتی کاوڕ و پەز و بنە ڕەعیەت و حەیز ئێزهارە وجود کە دەمە قۆپانێ پاکاتە پێومە کردەم گەلە کۆمەیان لێمان کردگە لە تاو حماقەتیانە جێ بێڵین کارە هۆڤیەتە خۆمان بکەین. باباژدادە ئێمە ئەگەر عەقڵە سیاسیان نەبوو وەلی پیاک بوون ئێوە معلوم نییە تەخمە جوولەکەی کێن بەچکە ڕەعیەتە کوێن لەکوێ داکەفتگن زمانیە من هۆڤیەتا منە. یەک جوولەکە
یەک جوولەکە تەمامە اقتصادی گرکەسە ژێرە دەسی تەمامە کارە تۆی گرکەسە ژێرە دەسی یەک جوولەکە ئیستا سازمانە جوولەکە بۆ تۆ دەوڵەتی دانە نیاگە خۆت داد نیاگە بۆ گەن تۆم قسانە خۆت فێر بوو یەیکەی ئەو سکناسانە لەبەر چاوتاناو ئادەی بێبێ خونجنە بزانم چۆنیە خونجنی بێبی خونجنە حکوومەتێ پڕتمتراقێ ئێرانێ قۆجۆڕیێ 2500 ساڵ دیوۆن سۆلاریە بێبی خونجنە چاپە پولیشی نەوگە پولیشی نەوگە ئەم ئیمپراتورە حیزە ئێرانیە بەچی زندگی کردگە سەفەرە خارجی چووگە وامی گرتگە بەچی زندگی لەشکەر بەچی تەقزیەی کردگە 1930 90 ساڵە پێشە 90 ساڵە پێش دەورانە باوای من کاول تۆ خەوەرە لە قنە خۆ نییە ئێستاوە شوێنە دیا ئاکوا گەڕێ چۆن چووە مەستەراو سولتان محمودە قەزنەوی چۆن قەپیەگرت چۆن لێویەگرت لە ئەیاسە خاس ئەمە سە کاوەلستانیەکە ئێمە تیاگیرمان کردگە ئێمە زانی بەچی گیریاگین بە جەهالەتە تۆ گیریاگین بە جەهالەتە تۆ گیریاگین مشتێک کارمەند هاتکن وانە ئەو سەرۆ دانیشتگن ناونە 2000 نەفەر جەهالەتە تۆ هێزە بە ئەوان و ئێمەیشی خەساندگە دوژمنە ئێمە ئەو شتەی ئێمەی داگیر کردگە جەهالەتە تۆز بۆ یەشی حەملەی پێ بکەی و ئەو جەهالەتەی کە هاواری ئەەکەی کە بە ئەنوانە ئەرزش ئەیفرۆشی تۆ ئەوە ئێشی حەڵقەکەن بیکەنە ناوی دەمە تا خەفە بووی بتۆپی ئێمە وەختی نەزەریەکماندا دەڕاستای ئەسباتی تیکە بە تیکە سەنەدمان هەست کە سابەتی بکەین دەی تۆخمەکانە قاسم و قازی محەممەد و دەمە قۆپان لە پێکانە هۆڤیە دزم زوموانیە منە دە ئادەی سابتیکەن سابتیکەنم حکوومەتە ئێرانیتانە کورە ئێوەی پۆفیوز انتخاب کریان قەومە کورد دروست بکەن ئەم سەرزەمینە کوردەوارە لە دەستی ئێمە دەربێرن ئێوەی پۆفیوز مشتی دەهاتی ڕعیەتزا انتخاب کریان چون میزان بلاهەت و میزان خوێڕیەتیتان لە ئەوج بوو ئەها فەڵک ناتان باتە دواوە بەچکە حیزبی و تۆخمە قاسملو و تۆخمە قازی محەمە و کورد باز و مامۆسای حیزە زومان و ئێوە حیزە کوێن نازانم ئێوە ئەم سەرزەمینەتە هەرچی مردمە ئێمە کاولن ئێوە بەعسینی ئامڵە داگیرکاری ئەم سەرزەمینە ئێمە ئێوەن نایەوە خۆش